تەوەری دومی بەرنامەکە چاوان سەبارەت بە پرسێکی گرنگەویش پرسی بڵێن هەموارکردنەوە دەستکاریکردنی یاسای باری کەسێتیە لە عێراقا با بزانین بڵێن خەڵکی کەرکووک و هاوڵاتیانی شاری کەرکووک لەو بارەوە چی دەڵێن و ئایا بۆچوونیان چییە لەسەر ئەو هەمواری کە لە یاسای بواری لە بواری یاسای کەسێتیە دەکرێت بۆ مەبەستە کاروان محەممەد پامێری کورسات نیوز لە کەرکووکەوە گفتوگویەک ئەنجام دەدات لەگەڵ میوانەکەی کە سرود ئەحمەدە سەرۆکی ڕێکخراوی ئەمەل کاروان بەیانیت باش و سڵاوت لێبێ لای توین بۆ ئەوەی کە گفتوگۆکە ئەنجام بدەیت. ڕەنج و چاوان سڵاوتان لێبێ من وەکو ئێوە لە هەواڵەکەی ئاماژەتان پێدا منە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر تەورێکی گرنگ بکەین کە ماوەی 2 هەفتەیە هەم بۆتە جێباسی شەقامی کەرکووک هەم بۆتە جێباسی تەواوی شەقامی عێراق لە پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراق ئەوش ئەوەیە کە لەگەڵ هەموارکردنەوە یاسای باری کەسێتی کە گفتوگۆ دەربارەی مادی 57 بڕگەی 6 گفتوگۆیەکی چڕ هەیە لەبارەیەوە کە باسی لەوە دەکرد کە منداڵ لە تەمەنی 7 ساڵەوە لە دایکی وەربژێتەوە بدرێت بە باوکی واتە لە 7 ساڵێ و مناڵ باوکی بەخێ بکات ئەمە لە کاتێکدا بوو کە پێشووتر یاساکە بە شێوەیەکی تر بوو بەڵام لەگەڵ هەموارکردنەوەی گۆڕانکاری بەسەرهات منەمەوێ ئەمڕۆ گفتوگۆ لەگەڵ سرود ئەحمەد بکەم سەرۆکی کۆمەڵی هیوای عێراقی دیارە ئەو هەم هەواڵی نوێی لەو بارەیەوە لایەوە هەم مزگەنیشی هەیە بۆ چالاکوانانی بواری ژنان و پارێزەران کە پێشتر ناڕزایەکی زۆرە نەبوو. سروشخان ئێستا هەنگاوەکان بەکوێ گەشتن گۆڕانکاری چی کراوەتێدا؟ بەڵێ یعنی ئێمە تا ئێستا ئەمە زەختێکی زۆرە کرێ کە خوێندنەوەی دووەمی بۆ نەکرێت لە پەرلەمانی عێراقی بەس بەداخەوە دیارە ئەمە شتێکێکە لەوەی کە چکە ئێمە ئێستا بە تەمای پرۆسەی دەنگدانین و ئەمەش ئەبێتە دیعایەکی ئینتیخابی یعنی ئێمە کە باس لەواکەین پەرلەمان نەیتوانی شتێک بکات تا ئێستا غەیری ئەوەی کە جیاوازی لەسەر ئاستی تائیفی و قەومی و دیانەت و مەزهب و ئەمانە بەداخەوە ئێستا گەشتە ناو خێزانیش ئێوێ لێرە دایک و باوک زیاتر جیا بکاتەوە مناڵەکانش لێرە ببن بە زەحیە یعنی بەڕاستی ئەمە سێری بکەین بۆ دوا ڕۆژ تەسیری زۆرە بێ لەسەر کۆمەڵگا چکە ئێمە چاکەزانین بەرژەوەندی منداڵ لە بینی دایک و باوکە کە ئەمەش کە ئەم یاسایە بگۆڕێت زیاتر هانی پیاوەدا کە بۆ جیابوونەوە کە چکە تەلاق بەدەست ئەوە کە ژنێک بیەوێت جیا ببێتەوە ماوەی 2 ساڵێوێ هەتا ئیزباتێکە ئەگەر تەقریری طبی هەبێت و ئەگەر مەسەلەن شاهد و شتیشی هەبێت لەسەر شتەکانە کە زەرەرمەندە لەم زەواجەیە بەس بەداخەوە ئێستا سێرەکەین لێرە زیاتر ژنانە بنە ینی زەحی توندوتیژی لێرە چونکە وەکو دایکێک نایوێت جیا بێتەوە لە مناڵەکانی ئەڵێ قەینا بە زیاتر تەحملکەم بەس بەداخەوە سێرەکەی لێرە پیاو لێرە حاڵاتی تەلاق زیادەکە ژن لێرە زیاتر توندوتیژی ئەمانش هەمووی دش بە چەند مادەیەکی دەستوری هەیە کە مادەی چواردە کە یەکسانی کە دووسێ مادەی تریش هەیە کە بەرژەوەندی پاراستنی خێزان و منداڵ و زیاتر دایک و منداڵەکە لێرەشە ینی پەرلەمان تا ئێستا هەر ینی تا ئێستا خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە و ینی بە خۆشحاڵی وەڵێم ئەندام پەرلەمانە کوردەکان زیاتر دژی ئەو گۆڕانکاریان لێرەش ینی ئێمەش کە ڕێکخراوەکەمان لەسەر ئاستی بەغا پرسیاری ئەو بکەم چێ لەگەڵ گۆڕانکاریەکە بوو چێ پێشنیاری ئەوەی کردبوو ئێستا چێ دژی وەستاوەتەوە پێی زانیاریەکانیەوە؟ بەڵێ زیاتر ئەوانەی مەسەن بڕوایان بە مافی مرۆڤ و زیاتر بڕوایان بە یەکسانی ئەوانە دژی وەستاونەتەوە زیاتر ئەوانەی کە بڵێن لایەنی توندگەری ئایا لەسەر ئاستی شیعەگەری بێت و نازانم چی ئەمانەی کە کوتلە گەورەکانن ئەوان زیاتر لە بەرژەوەندی خۆیانە و دیارە خۆشیان حاڵەتن لە ئەوانە پیاوەکان لە مەسلحەتی خۆیان سێرەکەن ئەمجا بۆیش ینی ئێستا تا ئێستا خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە هیوادارن خوێندنەوەی دووەمی بۆ نەکرێ بەس ئێمە چاکەزانی مەجلیسی قەزای ئاعلا کە ئیشی لەسەر ئەوە کردووە کە مەسەلەن شێوازی تەنفیزی ئەو مادەیە چۆنە بێ مەسەلەن ئێمە
جاران مەسەن لە مانگی جارێ بوو ئێستا بۆتە 4 جار لە مانگی مەسەلەن باوکەکە ئەتوانێ مناڵەکە بدێنێ لەلایەکی تر مەسەلەن گە باوکەکە لە پارێزگایەکی تر بوو ئەتوانێ مەسەلەن بیباتەوە شەو لەگەڵ خۆی یان ئەتوانێت دەریکا لە ناو بازار ئەمجا ئێمە هیوادارین چکە ئێمە ئێستا ئەو یاسایی کە مادەی 57 لە بەرژەوەندی منداڵدایە ئەگەر مەسەن زۆر جاگە بدێنێ دایکەکەش گونجاو نییە نایداتێ ئەیداتە باوکەکە ینی بۆیە ینی ئێمەش لە بەرژەوەندی منداڵە لێرە ئێمە قساکەین چونکە ینی هەتا لایەنی دەرونی پسپۆرانی دەرونی کە دەریان خستۆ مناڵ هەتا 10 ساڵی ئەبێ لە لای دایک بێ چونکە ئێمە من زۆر جا باس لەواکەین کە ئێمە گەشتوینەتە ئەو تەمەنە تا ئێستا ئێمە پێویستمان بە دایکە چۆن مناڵی لە 7 ساڵیەوە لە باوشی دایکێکەیتەوە هەروەهاش ئەگەر باوکەکەش نەمابێ ئەیدەنە باپیرەکە ئەیدەنە باپیرە ینی بەڕاستی ئەمە پێشێلی مافی منداڵە دوایی دێن ئەڵێن پێشێلی مافی دایکە وەکو دایکێ پێویستی بە مناڵەکەی خۆیەتی بەس پێویست ینی دژ بە مەسەلەن یاسای مافی منداڵانە کە عێراق ئیلزامی پێوە کردووە دژ بە چەند مادەیەکی دەستوریە چەند مەسەلەن چەند یاسای نێودەوڵەتی هەیە کە عێراق لە بەرامبەر کۆمەڵگای نێودەوڵەتی نازانم چۆن سێرخۆیەکە پەرلەمان ئایا وشیار نین لەوانە پەرلەمان ئایا وشیار نین لە دەستورە یعنی بەڕاستی ینی ئەمانە هەمووی دژ بە دەستورە دژ بە ئەو یاسا نێودەوڵەتیانەیە کە عێراق ئیش لەسەرەکە هەروەهاش کە ئێستا ئەو یاسایی کە هەمانە هەموو مەزهبە ئیسلامیەکان کە تەوافقن لەسەری کە کاتی خۆی کە دەرچووە لە ساڵی 59 کە باشترین یاسا بوو لەسەر ئاستی ڕۆژەڵاتی ناوەڕاست بەس بەداخەوە ئێستا سێرەکەین ئێستا ئەیانەوە دەستکاری بکەن ئەمە هەموو ساڵێکە ینی من ئێستا سێرەکەم پێش نێزیکەی 8 ساڵ بوو کە مەسەلەن یاسای جەعفەریان دەرکرد پێشەوەی دەنگدان پێش 4 ساڵ بوو یاسای فرەژنی کە ئەیانویست بیکەن وەلەو بۆشیان ناچێتە سەر چکە کۆمەڵگە هەمووی دژێتی ینی معقول نییە سەخافەتی کۆمەڵگە هەمووی بگۆڕێ دەستپێکردنی لایڤەکەمان باسی ئەوە کرد کە گۆڕانکاری هەیە و مژدە هەیە بۆ چالاکوانانی بواری ژنان ئەو مژدانە چین ئەو گۆڕانکاریانە چین بەڵێ یعنی یەکی لەوانە کە باوەڕ ناکەم ئێستا پەرلەمان بتوانێت خێنەوەی دووەمی بۆ بکە چکە دەرکەوت لەسەر ئاستی عێراق بە گشتی کۆمەڵگە ڕەفزی ئەو گۆڕانکاریاکە دژەوە ئەوەستێتەوە دواییش هەروەها مەسەلەن ئێستا ینی بێزگەلەوە ناڵم ئێستا ئەمە 12 ساڵە هەر پێشەوەی دەنگدان ینی چیرۆکی تازەمان بۆ دەرەکەن یانێ گۆڕانکاری بکەن بەس بۆیان ناچێتە سەر ئێستاش هیوادارم چکە ئێستاش ینی چەند ئەندام پەرلەمانێکمان هەیە زیاتر لە کوردەکانن یان ئەوانەی زیاتر لە ئەوانەی مەدەنیەکانن کە ئەوان دژی ئەوە وەستاونەتەوە و ئیشی لەسەرەکەن و ئێمەش بە بەردەوامی لەگەڵیانین هەتا مەسەلەن چ گۆڕانکاری بوو بتوانین ئێمەش زەخت لەسەرەوە بکەین هەتا گۆڕانکاری نەکەین و هەروەها مەجلیسی قەزای ئەعلا مەسەلەن ئێستا گۆڕانکاری کردووە مەسەلەن لە مافی چاو پێککەوتن ئێستا یعنی باوک بۆی هەیە 4 جار لە مانگێ مناڵەکەی خۆی بدێنێ بێجگەلەوەش ینی کە گرینگە ئێستا کە مەسەلەن باوکەکانیش بە وشار ببنەوە شەرت نییە ئیلا لە ڕێکخراوێ لە شۆنێک بیدێنن یعنی ئێستا من ئێمە هەوڵی ئەوا دەین لەگەڵ محکەمەیە مەسەلەن دایک و باوک ئەگەر جیا ببنەوە با نەبن بە دوژبنی یەکتری کە ببن بە دوژبنی یەکتر لێرە مناڵەکە بێتە زەحیە ئێستا من چەند ئەو کەیسانەی کە لە لامان بوونە جیابوونەتەوە کە ئێمە قسەمان لەگەڵ کردوون مەسەلەن باوکەکە ئیتیساڵ بە دایکەکەکە چونکە تۆ لێرە تۆ لە بەرژەوەندی منداڵەکەی ڕاستە ئەوانە وەکو هاوسەر نەماون بەس تۆ ئەبێ لەبەر ئەو شەراکەتەی لە بینیان بوو کە مناڵەکەی ئێستا ئەبێ لەبەر بەرژەوەندی ئەو گفتوگۆیەک هەبێ بەڕاستی ئێستا باوکەکە دێ هەتا مناڵەکەش هەست بەوە نەکا وەڵا باوکەکە ڕقی لە دایکەکە یان دایکەکە ڕقی لە باوکەکەیە دێ لە بەردەرگای ماڵی خۆیان هەڵیەگرێت و دوایی ئەشیهێنێتەوە یعنی ئێستا بەنسبەت ئەو گەنجانەی کە ڕێک نەکەوتون و مناڵی شێ لە بینیانە
بەس یعنی هیوادارم یعنی ئەبێ سەقافەتی کۆمەلگا بگۆڕێ نەبنە دوژبن یعنی ئێستا ئێمە کە جیا ئەبنەوە ئەبنە دوژبنایەتی لە بینیان دروستە بێ ئێستا گە عقلەتێکی کراوە بێت و ئەوانە تەواو هاوسەری نەما تۆ لەبەر مناڵەکە ئەبێ گفتوگۆ هەر بمێنێ اینجا بۆیە یعنی ئێستا ئەبێ سەقافەتی کۆمەلگاکە بگۆڕێ لێرە چۆن لە هەرێمی کوردستان ئێستا مەسەلەن لە 2 هەفتەیە باوکەکە بۆی هەیە 2 ڕۆژ مناڵەکە لە لای بێت ئەتوانێت شەو بیباتەوە لەگەڵی بێت چکە ئێمە یعنی من زۆر جا باس لەواکەم نەفەرمان هەبووە کە لە کولێ لەگەڵمان نبووە نەیزانیوە باوکی لەسەر ژیان ماوە باوکەکە لی نەپرسێتەوە بەس کە ئەو مەسەلەن ئەو کەسە هاتۆتە کە گەورە بووە هاتۆتە کە داهاتێکی هەبێ سەرەکی باوکەکە دێ ئەمجا ئەو کاتە ئەڵێ من باوکتم یان کە کچەکە کە پێ ئەگات و کاتی شوکردنی هاتبێ ئەو کاتە ئەڵێ من باوکتم تەجروبەی هەرێمی کوردستان باست کرد ئێستا بۆ پێشنیار بۆ حکوومەتی عێراقیش بە هەمان شێوە ئەمان ئێستا ئاخۆ ئەوان ئاگاداری ئەوەن بەس ئەوان نایەنەوێ یعنی ئێستا محکمەی مەجلیسی قەزای ئاعلا ئاگاداری ئەوەیە چکە شتەکان ئەبێ هەتا ئەو یاسایە و یان ئەو شێوازی تەنفیزی یاساکە ئەگەر لە هەرێمی کوردستانیش بێ نابێ دژ بە دەستوری عێراقی بێ ئەمجا بۆیە یعنی ئەزانن هەمویان ئەم یاسایانە کە بەرەو مافی مرۆڤ دەبا ژینگەیەکی مافی مرۆڤ سەقافەتی کۆمەلگا ئەگۆڕێت یعنی ئەبێ ئێمە ئێستا ئیش لەسەرەوە بکەینەوە ئەو کەسانی کە ئەجیا ببنەوە نەبن بە دوژبنایەتی بەداخۆ ئێمە لێرە مناڵەکەشە بێتە زەحیە 7 ساڵ لە لای دایکی بێت و دوایی ببردرێتە لای باپیرەی کە باپیرەی بە حیاتیشی نەیبینیوە کە لە دوای ئەوەی کە جیا بوونەتەوە یعنی من زۆر جار باس لەوە شەکەم من خۆم شێکێکم لە زەحیەی ئەوانەی کە بوومەتە زەحیەی جیابوونەوە یعنی ئێمە هەتا گەورە بووین نیان هێشت ئێمە دایکی خۆمان بدێنین دایکم بە زیە هات لە مەکتەب ئێمەیە بینی یعنی بەڕاستی ئەمە دژی ئەوەیە کە لە بەرژەوەندی مناڵەکە بێت یعنی ئێستا ئەو یاسای 57 باس لە بەرژەوەندی مناڵەکە یعنی هیوادارم لێرە مناڵ نەبێتە زەحیەی ئەوە و یاساکە هەر وەکو خۆی بمێنێتەوە هەر لەسەر ئیجراعاتەکەی ئیش بکەن ئەمە زیاتر بۆ ئەوەی هەتا دوا ڕۆژێکی گەشتوانە بێ مناڵەکان نەبن بە زەحیە نەخێر ببن بە مرۆڤێکی تەندروست لەم کۆمەلگایە با بینە سەر باسی کەرکووک دەبینین کە سەقافەتی جیاوازنەتەوەی جیاوازی تێدا ینی ڕێژەی تەلاق و جیابوونەوە لە کەرکووک چۆنە ئەنێ ئەو منداڵانێکەوە لە دوای جیابوونەوەی دایک باوکیان بەجێمێنن ئێستا لە چۆ ئەگرێنەخۆ بڵێ یعنی ئێمە کە لە کەرکووکە بە ینی بەداخۆ ئێمە شوێنێکی گونجاومان نییە بۆ ئەوەی باوکەکان مناڵەکانی خۆیان بدێنن لە چەند ڕێکخراوێکە ئەویش خۆی گرتوتەوە ئەویش بۆ 1-2 سەعاتە یعنی شوێنەکە سێرەکی 100 خێزان دانیشتووە مناڵ لەوێ هاوارەکە یعنی من ئەم مناڵە گرنگ بڵێن خۆشەویستیەک و سۆزێک لەو باوکا دێنێ لەو کاتی 2 سەعاتە یعنی هیوادارم لە شێوازەکانی بگۆڕێ بتوانن مەسەلەن 2 ڕۆژ ئەو مناڵە ببنەوە لای خۆیان لە باوشی باوکی بێ هەتا ماوەیەک یان لە باوشی دایکی بێ داها لەسەر ئەوەیە ئەوەستەی دادگا چۆن ڕێ بەو شتادا هیوادارم هەتا یعنی قازیەکان یعنی زیاتر لەوە وشیار ببنەوە چونکە کە ئەمە دژ بە دەستورە وەستێ دژ بە مافی منداڵە ئەوەستێ بەرژەوەندی منداڵ بەڵێ ئەمانە ئێمە ساڵانی پێشوو بینیمانە کە بەداخەوە ساڵ دای ساڵ ڕێژەی تەلاق و جیابوونەوە لە کەرکووک لە زیاد بوونە ئێستا ئەم ڕێژەی لە چ ئاستێکدایە بۆ پێیکەوە کار لەو بوارەیە بەڵێ ینی خۆمان چاکە زانین داها وەزعی کۆمەلگات چۆن بێ ئەوە ڕەنگە داتەوە ناو خێزان دا ئێمەش خۆمان چاکە زانین و وەزعی کۆمەلگای کەرکووک چۆنە کە ئەوە شوای کردووە کە زیاتر کە ڕێژەی جیابوونەوە داها سەرەکەی ینی ئەوە شوا کات لێرە ینی کە چەند ڕێژەی جیابوونەوە زیاد کە ئەوەندە کۆمەلگا دوورە بێتەوە لە یەکتری چکە وەکو باسم لێکرد لە سەرەتایە لە کەلتوری ئێمەیە کە جیا ئەبنەوە ئەبن بە دوژبن ئەمجا ینی بەداخەوە ینی ئەبێ حکوومەت ینی پلانێکی استراتیجی هەبێ ژیانی هاوسەری ئەبێ لەسەر بنەمایە دروست بکرێ
هەروەها ئەگەر مناڵیان هەبێت چۆن بتوانن کێشەکانی خۆیان چارەسەر بکەن بە عەلەقەل ئیستیفادە لە کەنیسە وەربگرن. کەنیسە پێشەوەی ژیانی هاوسەری دروست بکات بۆ ماوەی 6 مانگیان کەنە خولی ئەوەی چۆن هەتا لە یەکتری تێبگەن. ئێمە زۆر جا مەسەلەن هەمووی ئێستا زۆری زەواجەکان لە ڕێی ئینتەرنێتەوەیە بەداخەوە، یعنی هیچ لە یەکتری نازانن هەل لە ڕێی وەکوڵێن فەزائێکی وەهمی ئەویش ئینتەرنێتە. ئەگەر ڕوو بەڕوو دانیشن ئێمە هەستەکەن ئەمە دش بە کۆمەلگایە، بەس بەداخەوان لەسەر ئینتەرنێت هەموو تەواصلێکیان کردووە. بەس بۆیە شتەکان ئەگەر ڕوو بەڕوو بێت چۆن بتوانن کێشە چارەسەر بکەن، چکە هەتا فترەی مارەبوونیش یعنی هەر کەس و حەزەکە بە جوانترین شێوەی خۆی پیشاندا بەرامبەر ئەوتر بدە، بەس کە دوایی ئەچنە ژیانی هاوسەری سێرەکەی ژیانەکە بەڕاستی ئەوە نەبوو کە لە کاتی فترەی کاتی مارەبوون بوو، نەخێر لەوێ سێرەکەی ئەرک هەیە، مافەیە لەسەر هەردوو لە ئایا دەرەقەتی ئەوە دێن، ئایا چەنی لێ ئەزانن، یعنی بۆیە سەرەکی کێشەکان قوولە بێتەوە زیاتر. ئەوانش سەرەکەی کە مناڵیشیانە بێت، یعنی بەداخەوە زۆری ئەو زەواجانش هەیە لە دەرەوەی دادگایە کە سەرەکەی زۆر جایمە حاڵەتمان هەیە کە مناڵەکە نوسخەیە کە لە باوکەکەڵێ ئەمە مناڵی من نییە، گوتم باشە ئاوێنەیە دێنم بە سێری بکە، لە ئاوێنەکە سێر مناڵ عینەن شێوازی خۆتە، یعنی حاڵەتی وامان هەیە کە باوکەکە ئینکارەکات کە ئەمە مناڵی بێ یان ئەمە هاوسەری بێ یان یعنی بەڕاستی هەتا ڕادێک ئەمەش بەشێکە لە کەلتور و سەقافەتی داعش. یعنی زۆر جە ئێماڵێن داعش نە کۆمەڵێت تیرۆریست نەبوو، نە ئەمە بیرۆکەیە. ئێستا ئەمانەی کە پەرلەمانیش ئەیکەن ئەمەش هەر ئەو بیرۆکەی داعشە کە ئەکرێت، چکە ئەمە دژی بەرژەوەندی خێزانە، دژی بەرژەوەندی منداڵە، دژی کۆمەلگا زیاتر هەڵەوەشێنێتەوە کە ئەمەش کە دژی دەستورە. ئێوە لە بواری ژنان و منداڵانی شە بە هەمان شێوە کارەکەن. دۆخی منداڵانی بێسەرپەرشت چۆنە؟ ئەو منداڵانی کەوا بەوەی زیابوونەوەی دایک و باوکیان یاخود بارەوە کارێکی دیکە ئێستا بێسەرپەرشت بوون لە پارێزگای کەرکووک. بەڵێ، یعنی تۆ من باسی هیچ ناکەم، بەس بڕۆ حەبسخانەی مناڵان، چاکسازی مناڵان لەوێش بڕۆ سێری بکە. زۆری ئەو مناڵانەی کە لەوێن سێرەکی دایک و باوکیان زیابوونەتەوە. بۆ چکە لە ژینگەیەکی باشە پەروەردە نەکراون، خۆشەویستی و سۆزیان نەبینیونە لە دایک و نە لە باوک. ئمجا لێرە مناڵەکە بۆ تا زەحیە کەوای لێ هاتووە کە ئێستا بۆتە مجرمێک یان گەیشتە ئەو ڕادەی مەسەلەن شتی کردووە بۆ ئێستا لەوێ خۆیە دۆزێتەوە، یان ئەوانەی کە نەخۆشی دەرونیان هەیە. سەرەکەی زیاتر ئەوانیش کە بوونەتە زەحیەی ئەوەی کە دایک و باوکەکە کە جیا بوونەتەوە، چکە تۆ گەجیاش ببیتەوە نابێت تۆ مەسەلەن قسەی ناشرین بە لایەنەکەی تر بڵێ، چونکە مەسەلەن گە من لە لای باوکم پەروەردەکرابم نابێ ئەوان قسە بە دایکم بڵێن، گە لە لای دایکم پەروەردەکرابم نابێ قسە بە باوکم بڵێن، چونکە نمونەی جوان بۆ منداڵ چییە؟ دایک و باوکە. گە ئەم نمونەیە تۆ ناشرین بکەی کەسەکان وایان لێدێ، بۆیە نابێ ئەو مەسەلەن ئەو ڕسمە جوانەی بۆ دایک و باوکەکە کراوە، چکە قودوەن بە نسبەت مناڵ دایک و باوک قودوەیە. من گە لێرە ناشرینیان بکەم بەڕاستی مناڵەکە لێرە سەرەکەی تۆڵە لە کۆمەلگا ئەکاتەوە، کەوای لێدێ ئێستا کە ئەکەوێتە سجنە، بکەوێتە حەبسخانەیە، یانە بێتە نەخۆشی دەرونی، یان سەرەکەی حاڵەتێکی ئینتیحاری لێ ئەکەوێتەوە، ئەمانەیە. بۆ سروودخان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بووی. ڕەنج چاوان ئەوەی کە گوێبیستی بوون ئەمە زانیاریەکان بوو لە زاری میوانەکەم و ئێستا وەرە و هەوڵەکان یاخود هەوڵەکان هەرچەندە سەر بۆتەوە، بەڵام خۆشبەختانە ئاکامی هەبوو کە تاکو ئێستا ڕێگە لە تێپەڕاندنی پرۆژە یاساکە گیراوە و هەوڵی زیدیتر هەیە بۆی کە ئەو پرۆژە یاسایە گۆڕانکاری بەسرا بێت بە شێوەیە کە لە قازانجی منداڵەکە و ژنەکە و پیاوەکەشدا بێ بە هەمان شێوە بۆ پێیکە زیاتر بوار بدرێ بە پیاوان کە منداڵەکانیان ببینن و بە هەمان شێوە ڕێگا لە لێوەرگرتنەوەی منداڵان بگیرێت لە تەمەنی 7 ساڵەوە. بەڵێمەگەڕمە بەلای ئێوە. دەست خۆش کارۆ محەممەد پەیامەری کورسات نیوز کە لە کەرکووکەوە ڕاستەخۆ لەگەڵمان نابووی و ئەم گفتوگوێت لەگەڵ میوانەکەتا کرد. زۆر سپاس بۆ تۆ بۆ میوانەکەشە.